بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. ربنا عليك توكلنا وإليك أنبنا وإليك المصير. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. سلام خوای گەورەتان لێبێت. دەستخۆشیمان بۆ بە ڕێزان ئینستیتیوتی بانخوازان کە هەڵساون بە سازانی ئەم سەفرەیە وەم برا بە ڕێزانە داواکارین لە خوای گەورە بیکاتە مایەی ئەوەی کە زیاتر هانمان بات بۆ خزمەتکردنی بەرنامەکەی خوای گەورە. بەڕێزان ئەوەی کەوا من ئەمەوێ عەرزتانی بکەم لەم ماوە کورتەی کەوا بۆمان دەستنیشان کراوە. جەنابی مامۆستا ئیکرام کۆمەڵێک شتی زۆر بەپێز شتی زۆر جوانی پێشکەش کرد و وەبیری هەمومانی هێنایەوە. دوای ئەوەی کەوا منیش پشتگیری لە قسەکانی ئەەکەم و جەخت ئەەکەمەوە لەسەر ئەوەی کە پێویستە بانخواز بەو شێوازە بژی بۆ شێوازە زانست و زانیاری بەدەست بێنێ. بەڵام لەگەڵ ئەوە من جەخت لەسەر یەک دوو خاڵی تر ئەەکەموانێ. هەموو ئەمانەی کە بەڕێزیان فەرمووی پێویستە ئینسانی بانخواز وابەستەی کا بە نێت و بەناخێکی خاڵیسەوە بۆ خوای گەورە. چونکە ئینسان بە تایبەتی لە کاتی بانخوازیە کە تۆ قسە بۆ خەڵکەکەیت کە ئەتەوێت خەڵکی ئامۆژگاری بکەیت، خەڵکی بێنیتە سەر ڕێبازی ڕاستی ئیسلام، شەیتان کۆمەڵێک شتت بۆ دروست ئەکات بۆ ئەوەی لەو ئەجر و پاداشتە زۆرەی کە لە داعوە بانگەوازکردنە هەیە بۆ لای خوا تۆی لێ مەحروم کات. ئەویش ئەوەیە واو لێ کات عوجبت یا دروستکە بە خۆت و عوجب بە قسەکانت و عوجب بەیانی یان مەبەستی دەستکەوتی دنیایی و ئەم شتانت یا دروستکە. بەڵام کەسی بانخواز پێویستە لەسەری کەوا بە تەواوی معنا نێتی خۆی پاک بکاتەوە بۆ خوای گەورە. خوای گەورە فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين. تەنها فەرمانیان بەوە پێکراوە کە مخلیص بۆ خوای گەورە عیبادەت کەن. داعوە و بانگەوازکردنیش بۆ خوای گەورە عیبادەتە، پێویستە تەنها بۆ خوا بێت. ئەوەش بزانن کە لە بەرامبەری ئیخلاسە شرک هەیە، هاوبەش پیاکردن هەیە بۆ خوا. ئەگەر کەسێک ئیخلاسی نەبوو لە کردارەکانیا کە ئەیکات لە نیەتیا پێش کرداریش حتا لە نیەتیا کە هەیەی بۆ خوای نەبوو مانای هاوبەشی پیاکردەوە بۆ خوا. چونکە هەر مەبەستێکی تری هەبوو لەو ئیشەی کە ئەیکات ئەو مەبەستەی کردوتە هاوبەشت بۆ خوا. خوای گەورەش لە فەرمودەیەکی قودسیا کافەرمە من بێنیازترینم لە مەخلوقاتی خۆم. هەر کەسێک کارێکی کردو غەیری منی تیا شەریک کرد من ئەیەم پێی و خۆی و شەریکەکەی من وەری ناگرم، من نامەوێت. خوای گەورە فەرمێ بۆیە پێویستە بانخواز لە ژیانی خۆیە ئیخلاسێکی تەواوی هەبێت بۆ خوای گەورە. قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له وبذلك أمرت. بوش فرمانم پێکراوە هەمووی بۆ خوا بێت، ئەبێ هەمووی بۆ خوا، ژیان و مردنم بۆ خوای گەورە بێت و فەرمانەکەیشم بەوە پێکراوە تەنها بۆ خوای گەورە بێت. یعنی غەیری خوا هیچ شتێکی تر لە نێت و لە کردەوەکانیشمانە نەبێت. عمەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ لە فەرمودەیەکە کە فەرمێت گێڕێتەوە لە پێغەمبەرەوە إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى. هەموو کردەوەکان بە پێی نێتە، ئەوەی شت کەوا ئەو نێتێشت چی بێ ئەوە بۆ نووسرێت. فمن كان هجرته إلى الله ورسوله فهجرته إلى الله ورسوله ومن كان هجرته لدنيا يصيبها أو امرأة ينكحها فهجرته إلى ما هاجر. بۆ لای چی بڕۆیت ئەوە دەستەکەوێت. بۆیە پێویستە لەسەر بانخواز لەسەر هەموو تاکێک کەوا ئیخلاسی هەبێ بۆ خوای گەورە. لە دوای ئەمە کەوا ئیخلاسمان هەبوو بۆ خوای گەورە پێویستە لەسەر بانخواز قدوة بيشواكي خوي كمحمد عليه الصلاة والسلام وخوي قرا فمن لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر بباشي بناسه ناسيني پیغمبر خو عليه الصلاة والسلام
ناسینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە شێوەیەکەوە لە هەموو هەنگاوەکان تا بیکەیتە قودوە بۆ خۆت. باشترین داعی بۆ خوای گەورە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و باقی پێغەمبەرانی ترە عەلەیهیمو سەڵات وسەلام، چونکە نمونەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام محەممەد کۆی تەجروبە و کۆی ئەزمموی پێغەمبەرانی ترە. خوای گەورە بە پێغەمبەرە فەرمێ عەلەیهی سەڵات وسەلام دوای ئەوەی کەوا باسی پێغەمبەرانی بووەکە فەرمێ أولئك الذين هدى الله فبهداه مقتده، ئەوانە کە خوای گەورە هیدایەتیان تۆ شوێنی ئەوان کەوە. بانخوازیش کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەکاتە پێشەوا و پێشەنگی خۆی، معنای شوێنی هەموو پێغەمبەران کەوتووە لە دەعوە و بانگەواز و عیبادەتەکەیانە بۆ خوای گەورە. ئەم ناسینی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام وا لێکە ئەبێ واد لێ بکە کە بە هەموو شێوازێک هەڵسوکەوت و ڕەفتارەکانت هەنگاوەکانت عیبادەتت وەکو پێغەمبەری خوا بێ عەلەیهی سەڵات وسەلام. بزانە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوەی کەوا زۆر مەبەستمە تەرکیزی بخەمەسەر لە ناسینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. بزانە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هیچ قسەیەکی نەکردووە لە ژیانی خۆیان تەطبیقی عەمەلی نەکردبێت. یعنی قسەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مخالفەی کردارەکانی نەبووە، بۆیە پێویستە بانخواز ئەو قسەی کە ئەیکات لەگەڵ کردەوەکان یا یەک بگرێتەوەنە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە کاتێکا کە ئامۆژگاری موسڵمانان ئەکات و پێیان ئەڵێ شەو نوێژکەن وصلوا بالليل والناس نيام و کۆمەڵی ئەحادیثی تریش کە باز لە شەو نوێژەکە تەماشای پێغەمبەری خواکە عەلەیهی سەڵات وسەلام. ئەمەندە لە شەو نوێژە ئەمایەوانێ قاچەکانی ئاوسا دایکمان عایشە ڕەزای خوا لێ بێ فەرمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەمەنە لە سوجود و لە ڕکوع ئەمایەوانە قاچی ئاوسا پێمەوە ڕەحمت بەخۆکە فەرمی ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا. لە کاتێکا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە زۆر سوور بوو لەسەر ئەوەی کەوا هەموو کەسێک هیدایەت وەربگرێ، حريصي پیغمبري خو عليه الصلاة والسلام وكو كافر من لقد جاءكم رسول من أنفسكم عزيز عليه ما عنتم حريص عليكم بالمؤمنين رؤوف رحيم أو رحم مهربانيا أو حريص سوزي كبيغمبري خو عليه الصلاة والسلام هيبوا لسر أويك همو تاكيك هدايات وربقريه لعلك باخع نفسك ألا يكونوا مؤمنين. يعني پیغمبری خو علیه الصلاة والسلام زۆر ناڕەحەت ئەبوو بۆی کەوا خەڵک ئیمان ناهێنێت. ئەبێ ئینسانی داعی و بانخواز حریص بێ سوور بێ لەسەر ئەوەی کەوا هیدایەتی خەڵک بات. لە کاتێکا پێغەمبەری خو علیه الصلاة والسلام منالێکی جوولەکە خەریکی گیانەڵایە چێتە لای زۆر ئامۆژگاریەکە لەوەی کەوا شایەتمان بێنە منالەکەش لەبەر باوکی گومانی هەیە لەوەی سەیری باوکی ئەکات و توانای قسەکردنی نەما باوکیشی پێڵە ئەجیب ئەبەلقاسم وەڵامی بەرەوە شایەتمانێنی پێغەمبەری خوا بەمە زۆر مرتاحە بێ عەلەیهی سەڵات وسەلام کەوا مناڵێکی جوولەکە لەسەر مەرگا هیدایەت ئەیات. ئەبێ بەم شێوازە ئینسانی موسڵمان بەڕەحم بێت بە سۆز بێت بە تایبەتی دوعات و ماخوازەکان بۆ ئەوەی کەوا خەڵکی هیدایەت بات. خەڵکی چونکە هیدایەتدانی خەڵکی ڕزگارکردنی خەڵکە لە ئاگر و بۆ بەهەشت بردنیان. نابێت سووربی لەسەر ئەوەی کەوا ژیان لە ناوبەری خەڵکی لە ناوبەری خەڵکی بەرەو هەڵدێر و بەرەو یا حەسکەی خەڵکی بمرێ حەسکەی خەڵک بکوژرێ حەسکەی خەڵک و وڵات و شار و دێهات وێران و کاول بێ نەخێر. ئەمە لە صفات و لە سیمەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نییە، بەڵکو لە صفەت و لە سیماتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوەیە کەوا خەڵکی هەمووی هیدایەت وەربگرێ، هەموو خەڵک هەموو کاتی خۆت تەرخانکەی بەوەی کەوا هدایت وەربگرێ. بۆیە پێویستە لەسەرمان لەسەر دوعات و بانخوازەکان کەوا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەباشی بناسن کە ناسیان بیکەنە قودوە و پێشەنگ و پێشەوای خۆی اقتدا بە سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەموو ئەو سنەتانەی لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە صەحیحی گەیشتووە بە ئێمەی موسڵمان لە ڕێگەی ئەصحاب و تابعینەوە پێویستە لەسەرمان کە ئێمە شوێنی بکەوین و پەیڕەوی بکەین. بەو هۆیەوە ئەبینە داعی و بانخوازێکی سەرکەوتوو ڕەزامەندی خوا گەورە بەدەست ئەهێنین لە ڕۆژی قیامەت و لە دنیایشا سەربەرز و سەرفراز و کامەرانە بین. داواکانی لە خوای گەورەی یارمەتی دەرما بێ بۆی بتوانین بە باشترین شێوە دەعوە بانگەوازکەین بۆ دینەکەی. وەسەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.